ئایزانم سڵاوتان لێبێ و هیوای تەندروستێکی زۆر باشتان بۆ خوازم لە هەر کوێیەکەن ئەلەن ساڵ لە تۆش بێ. سڵاو لە تۆش ڕاستان، سڵاو لە بینەرە خۆشەویستەکانمان، هیوادارین هەر باش و تەندروست بن لە هەر کوێیەکن لەگەڵمانن. ئەمڕۆژ کۆمەڵێک بورگە و بابەتی تایبەتان لەگەڵا باسەکەین. هیوادارم تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوە، چونکە بابەتی ئەمڕۆمان زۆر تایبەتە و پەیوەستە بە ژیانی بەشێکی زۆری کۆمەڵگەوە. هەروەک تۆ باس کرا لەن بابەتی ئەمڕۆمان بابەتێکی دانەبڕایی هەمومانە و هەرێکێک لێمە کە پێێنینە تەمەنی بیستەکان و ئەگەینە تەمەنی 30 ساڵیمان. گرفتێکمان بۆ دروستە بێ، ئەویش گرفتەکانی جومگە و ئێسکەکانمانە لە کاتی بەڕێ ڕۆشتنا، لە کاتی وەرزشکردنا، تەنان زۆر جا لە دوای ڕاکشان ماندووبوون و پشودانێکی زۆر هەست بە جۆرێک لە ئازاری جونگەکانەکەین. ئیترەوە بەشێکی دانەبراوی جەستەیە و بریتە لە پرۆسەی تەمەنکردن و پیربوون و هەمومان پێایە تێپەڕین. بەڵام کۆمەڵی ڕێکار و کۆمەڵێ ئامادەباشی هەیە کە ئەتوانی بیریتە بەر بۆی کە نەگەیتە ئەو قۆناغانە. جا ئەمڕۆ بەوردی باس لە بابەتی ئینزیلاق و دەرچوونی دیسکەکانی فەقراتەکەین، باسیێواکەین کە ئازارەکەی چۆنە، لە کوێیان ڕوو ئەدا و ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆکاری ئەم گرفتە تەندروستیە چی؟ ئایا کێشی زۆرە؟ ئایا هەڵگرتنی کێشێکی زۆرە؟ و یاخود پرۆسەی بابەتی کەوتن و برینار بوون و ئەمانە هەمویان بەگشتی جینات و چۆن کاریگەریان هەیە سەبارەت بەم باسە و هەروەها ڕەبتێکی و ڕەمەزان لەگەڵ ئەم بابەتە شاکەین و بەگشتی بۆتان ڕوونەکەینەوە کە چۆن توانین خۆتان پارێزن لەم بابەتە دەستخۆش. ڕاستانجا بابەتێکەیە کە زۆر گرنگە، ئەویش بابەتی شێوازی وەستانمان، شێوازی پاڵکەوتنمان، شێوازی سیرکردنی موبایلەکانمان. ئەمانە هەمووی بێگومان کاریگەریە بێت لەسەر ئەم گرفتە تەندروستیانە. جا ئەمڕۆ پێتان ئەڵێین کە چۆن ئەم کێشانە سەر هەڵەدەن، چۆن کەسێک تووشی ئینزیلاقە بێت، چۆن کەسێک تووشی ئازاری شان و ملیە بێت. هەموو ئەمانە لەگەڵ دکتۆرەکەمانە باسەکەین، چونکە بێگومان وەک ڕاستانوتی ئەم بابەتانە زۆر کات شتێک نییە کە مەسەلەن لە پڕ لە پیریا ڕووبات. بێگومان هەڵەکان ئەگەڕێتەوە بۆ ژیانی مناڵی و تاوەکو گەورەبوون و تاپیریش، شێوازی پاڵکەوتنمان، شێوازی سیرکردنی موبایلمان. ئەمانە هەمووی کاریگەری دروستەکە، بۆیە لەگەڵمان بێنەوە تا بەوردی ئەو بابەتانەتان بۆ باس بکەین. جالەندەر وەک تۆ باسە کرد لە ساڵانی ڕابردووە لە جیلی ڕابردوو زۆری بیسینەڵێن جاران ئەم کێشانە نەبوو، ئەم گرفتە تەندروستیانە نەبوو. بەداخۆ ڕۆژگار وا خوڵقاوە کە ئەو زەمەنەی تایە ئەژین بە هۆکاری کەمی جوڵە وەرزشەوە، بە هۆکاری خواردنەوە، بەو هۆکارانەی کە ڕێژەی هەوکردن لە جەستایە زۆرەکەن هەمویان بەگشتی بوونەتە هۆکار بۆ زیابوونی ئەم گرفتە تەندروستیانی بە تایبەتی هەوکردنی جونگەکان و ئێسکەکانمان. جا بەداخەوە ئێمە هەر چەندێ بمانەوێت لە سیاست بە دووربین، هەر چەندێت بمانەوێت تەداخلی ئەو بابەتانە نەکەین، بە زۆری زۆرداری بە هۆکاری ناوچەی جیۆگرافیمان زۆر جار سیاست تێکەڵی بابەتەکانمانە بێ. هیوادارم بەگشتی ئێمە لە بەرنامەیەکە هەر لەگەڵ هاوکار مەلەند باسی حاڵەتە، باسی ئەو بارودۆخە فریاگوزاری و تەواریانەمان کرد کە ئەگەر لە حاڵەتێکی نەخوازراوە جەنگێکە بۆم بارانێکە هەر حاڵێکی نەخوازراو کە هێتە پێشەوە بەهۆی بارودۆخ و گرفت و نەنگیەکی سیاسی کە ڕووەکاتە هەرێم و هەر شوێنێکی تر، بۆی کە چۆن بزانین خۆپارێزیەکان چێ، چۆن کەسێک لەژێر خۆڵ و خاشاک و لەژێرەوەی کە تۆ ژیانی بپارێزی، چۆن هەناسی بۆ بگەڕیتەوە. ئەم بابەتانە زۆر گرنگن. جا بەداخەوە ئێمە حالیەن هەرێمی کوردستان بە جەوێکی موشکی ئاڕوە، موشک بەسەر ئاسمانی هەرێمی کوردستان ئاڕوا و هیوادارم هەموو لایەک بە دوور بین لە زیانەکانی و لە بەرکەوتنی و بەگشتی کوردان لە هەر شوێنێکی جیهانن لێی بە دوور بین. جا هەر لەم میانەی ئەم بابەتانەیە کەسایەتێکی سیاسی گەورەی وڵاتی ئێران کە بە ناوی عەلی خامنەیی کە گیانی لەدەستدا و بە هۆکاری بۆمبارانکردن و هێرشەکانی ئەمریکا کاتێکە ئاوڕێینەوە لە ژیانی تاکەکەسی و شخصی ئەو سەرکردە سیاسیە کۆمەڵە شتێکە بوو، کۆمەڵە شتەیەکە پێمان خۆش بوو بیکەینە باسی ڕۆژمان، ئەوانش سەبارەت بە تەندروستی ئەم کەسایەتی سیاسیەوە چۆن ژیانی کردووە و نەشتەرگەریانی کە پیاە ڕۆشتووە چیە، چونکە بەڕاستی تەمەنێکی باشی بەڕێ کردووە، نزیکی 87 ساڵی تەمەن بووە. جابا پێکەوە بچینە لای ئەم گرافیکە و بزانین وردەکاری بابەتەکە چییە. ژیانی کەسی عەلی خامنەی کە لە ساڵی 1939 تاکو 2006 کە بنزیکەی 87 ساڵێکەکە ئالند و لە ساڵی 1970 بۆ جارێکی تریش هەوڵی تیرۆکردنی دراوە. لەم هەوڵەیە تووشی گرفتێک بۆ ئەویش کە بریتی بۆ لە ئیفلیجبوونی قۆڵی ڕاستی بە جۆرێک کە هەستەوەری قۆڵی ڕاستی لە دەستداوە، واتەگەر تۆ دەست بی لە قۆڵی ڕاستە هەستی پێ ناکەی، بتوێت جوڵەیە بکەی هەستی ناتوانی بیکەیت و توانە وزەت بەسەرم قۆڵەتانیە. وەروە لە ساڵی 2014 نەشتەرگەری لابردنی پرۆستاتی بۆ کراوە کە ئەم دوو نەشتەرگەریە بە هۆکاریەوەی کە ئەم سەرچاوانە
پێویستە لە ڕێگەی دزەپێکردنەوە بێ بە ئاسانی ناخرێتە ناو وڵاتەوە خستەخانەکان و نەخۆشخانەکانش بۆیان نی ئەم زانیاریانە هەروە بن بەدەستەوە بۆیە ئەمانە زانیاری زۆر وردن کە نەشتەرگەری پرۆستات وا وتراوە کە بۆی لابراوە بە هۆکاری شێرپەنجەی پرۆستات و هەروە نەشتەرگەری گیرانی ڕیخۆڵەکانیشی بۆ کراوە کە ویش دووبارە نەشتەرگەری بۆ کراوە کاچینە وردەکاری ژیانی کەسی عەلی خامنەی بابزانین کە چۆن تا ئەم تەمەنە ماوەتەوە بە شێوەیەکی گشتی تەندروستیش بووە هەتا ئەو دقەیەکە گیانیشی لەسیاوە ئەوەی کە زۆر جێگەی سەرنج بوو لەسەر ژیانی ئایەتوڵڵا عەلی خامنەیی وەک ڕاستان وتی لە ساڵی 1939 بۆ 1926 بە نزیکەی 87 ساڵ ژیاوە پەیڕەوی سیستەمێکی ژیانی تەندروستی کردووە بە شێوەیەکی گشتی بە نمونە ئەو خۆراکە ببورن ئەو خواردنانی کە ئەی خوارد بە گشتی خواردنی سادە بوون بە گشتی خواردنی هەرزان بوون ئەو خواردنانە نەبوون کە ژەمی قورس بێت یاخود ژەمێک بێت کە زۆر لەسەر تەندروستی بکەوێت بە نمونە ماست و پەنیر و برنج و نان و ئەم بابەتانی زیاتر خواردووە لە بری ژەمی قورس هەروەها لەگەڵ ئەوەشە وەگوتمان دژی ژەمی قورس بوو و دژی خۆراکی ڕۆژ ئاوایی و خواردنی خێرا و فاسفودەکان و ئەو بابەتانە بووە کە ئەمە بێگومان کاریگەری هەبووە لەسەرەوەی کە بە تەندروستی بمێنێتەوە جا ڕەنگە لەدەم بابەتەی ئەخیر کە بە دوور بوو لە خوانە ڕۆژایەکان ڕەنگە پرسی سیاسی پەیوەندی هەبێ بمباتەوە کە نەویست بێ خواردنی دەرەوەی وڵات و غێری خواردنی خۆماڵی بەکارنێنێ و نەیخوا بەڵام هەرچەندە پێویستی بە هەرچیەکەوە بێت تەندروست بووە بۆی چکە بەڕاستی خواردنی ڕۆژاوی پڕ لە چۆری تێر و جۆرە خراپەکەیە و بۆ تەندروستی بەگشتی زۆر خراپ و لە مودا درێژە بە تەندروستی مرۆڤ گرافیکەکەش لاچ و بەس خاڵێکی تری زۆر گرنگ لەسەر ژیانی عەلی خامنەی ئەوە بووە کە خەوی زۆر باش بووە واتە لە کاتژمێر پێنجی بەیانیەوە لە خەوە ساوە بێگومانێکێک لە پێنجی بەیانیەوە لە خەوە سابێ زووش خەوتووە وێ بێگومان ئەم خەوتنە ژێکێکە لەو شتانی کە زۆر کەس ئێستا پێویستی پێێتی سەکردەیەکی سیاسیش پێم وایە ئەبێت لە پێنج بەیانیەوە بە خەبەر و وریابێ و ئاگاداری دنیا بێ زۆر باشە کەواتە ئەکرێت سوود لەم بابەتانە وەرگین بۆەوەی کە هەر کەسێ بیەوێ ژیانی خۆی بە تەندروستی بێڵەوە بێگومان ئەمە سەرکردەیەکی سیاسی بوو کەواتە لە ژێر ڕێنوێنێکی زۆر باشی پزیشکیە بووە بۆیە کە وردەکاری بۆ داداچوون بۆ ئەم ژیان نامانەکەین هۆکارەکەیەوەی کە بزانین پزیشکان چیان پێوتووە و چۆن ئەم بڵین تەطبیقات و ئەم ژیان نامەی پەیڕەو کردووە ئەچینە لای هەواڵێک تایبەت بەم بارودۆخەی کە لە وڵاتی ئێران بە دیاریکراایی لە شاری تارانە گوزارێ دووبارەوە گوتم هیوادارم هەموو لایەکمان لێ بە دووربین بارودۆخێکی زۆر ناخۆش ڕووی کردوتە یەکێک لە نەخۆشخانە گەورەکانی شاری تاران بابزانین چۆن خۆیان گونجانوە لەگەڵ ئەم بارودۆخی موشک و بریناریە زۆرە و ئەو هەموو نەخۆشەی کە لە نێو ئەم نەخۆشخانانەشە هەن با پێکۆ بچینە لای ئەم هەواڵە تاران لەژێر ئاگردایە و دۆخی تەندروستی و مرۆیی گەیشتوتە ئاستی کارەسەدبار بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا و ئیسرائیل ناوەندەستیارەکانی تارانیان کردوتە ئامانج لە نێوانیاندا نەخۆشخانەیەکی سەرەکی لە پایتەخت ئەم هێرشانە لە کاتێکدایە کە ململانەی نێوان تاران و واشنتن چۆتە قۆناغی کۆتاییەوە بەپێی راپۆرتێکی ئاژانسی ئەنادۆڵ ڕۆژی ڕابردوو فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە هێرشێکی هاوبەشدا نەخۆشخانەیەکی گەورەیان لە تاران بە ناوی نەخۆشخانەی گاندی کردوتە ئامانج سەرچاوە ناوخۆییەکان باس لەوە دەکەن کە بەشێکی زۆری بینای نەخۆشخانەکە داڕماوە و دەیان نەخۆش و کارمەندی پزیشکی لەژێر دار و پەردوو داماونەتەوە ئەم هێرشە تەنها زیانی مادی نەبووە بەڵکو بووەتە هۆی پەککەوتنی گەورەترین ناوەندی فریاکەوتن کە خزمەتی قوربانیانی جەنگی دەکرد پزیشکانی تاران دەڵێن دەرمان و کەرەستە پزیشکیەکان بەرەو نەمان دەچێت لەلایەکی دیکەشەوە بریندارەکان بەهۆی نەبوونی جێگا و بێکارەباییەوە لە حوشەی نەخۆشخانەکان چارەسەری سەرەتاییان بۆ دەکرێت ئێستا تاران لە ڕووی مرۆیی و تەندروستیەوە لە مەترسیەکی گەورەدایە نەبوونی ناوچەی ئارام بۆ نەخۆشخانەکان وای کردووە کە هیچ شوێنێک بۆ دەربازبوون نەمێنێتەوە ڕێکخراوە جیهانیەکان هۆشداری دەدەن کە ئەگەر هێرش بۆ سەر ناوەندە پزیشکیەکان نەوەستێت ژمارەی کوژراوان بەهۆی نەبوونی چارەسەرەوە لە ژمارەی کوژراوانی ناوبەرەکانی جەنگ زیاترە بێت
جا بەداخەوە لە هەموو بارودۆخی شینا هەموار و جەنگ و بۆمباران وم کارە ساتانە بەداخۆ زۆرینەی جارەکان کەسانی گیان لەدەستێن کە هیچ پەیوەندیەکیانم بەم بابەتەوە نییە. جا وەکو لێرەیە ئەبینرێ قوربانیانی نەخۆشخانەکان ئەو کەسانی کە دۆخی تەندروستیان جێگیر نیە و کەسانی کە خۆیان پێویستیان بە چارەسەر و چاودێری چڕە بوونەتە ئامانج بوونەتە قوربانی لەم دۆخەیە کە زۆر جار شوێنی مانەوە حەوانە و ئەو قەرەوێڵە و ئەو دابینکاری و ئەو پێداویستیانی کە پێویستیانە بۆ ڕاگررتنی تەندروستی ئەم نەخۆشانە لە ناوەچێت تەنانەت شوێنی مانەوەیان نامێنێت ناچار لە حوشەی نەخۆشخانەکانە نەخۆشیان هێشتۆتەوە کە بەداخەوە زۆر مای دڵگرانیە کابینین کەسانی خۆیان پێویستیان بە چاودێری تووشی ئەم بارودۆخە هەموارە ببن. ڕاستە جا زۆر کات منداڵانیش کێشیان تووشە بێ بەڕاستی چکە منداڵان بێگومان قوربانی سەرێکین لەم حاڵەتەیە و وەک بینیومانە لە ڤیددیۆکانە زۆربەی کار لە جەنگەکان بردومانکردنی قوتابخانەیەک و بە تایبەتی لەم جەنگەی ئێستای لەم شەڕی ئێستایی نێوان ئێران و ئەمریکا بێگومان قوتابخانەکانیش قوربانیەکی سەرێکین بۆ ئەوە جا بێگومان بوونی ناوەندە تەندروستیەکان پاراستنی ناوەندە تەندروستیەکان هۆکارێکی سەرەکی بۆ پاراستنی هاوڵاتیان چکە وەک ڕاستان ئاماژەی پێەیە قوربانی یەکەم هەر هاوڵاتیە لە کۆتاییە. جارە نێمە شتێکمان هەیە لە دنیای تەندروستیە پۆلێنکاریەکمان هەیە بۆ ئەو بابەتە تەندروستی و فریاگوزاریانە بۆ ئەوی کە پزیشکان و سیستمی تەندروستی وڵاتەکە بزانن کێ لە پێشینێ چونکە زۆر گرنگە و کەسانەی کە لە پێشینێن پێویستیان بە چارەسەری ڕاستەوخۆ خێرایە ئەوانە سەرەتا چارەسەرکردن تاوەکو گیان لە دەستنێن لە دنیا پزیشکیا بە چەند کۆدێکی ڕەنگی جیاکراوەتەوە بنمونە کۆدی سوور بۆ ئەو قوربانیانە دانرێ بۆ ئەو کەسانە دانرێ کە خوێن لێچوونێکی زۆریان هەیە یاخود لە حاڵەتی شۆک و لە حاڵەتی بورانەوەیان و یاخود ئەگەر ڕێڕەوی هەناسە و هەناسە تەنگیان هەبێ ئەمە ناخرێنە لیستی ڕەنگی سوورۆ کۆدی سوورۆ بۆی کە پزیشکان بزانن ئەمە لە پێشینەیە ئەگەر سێ نەخۆش لە کەوتبێت و بارودۆخی هەرسێکیان ناجێگیر بێ ئەویان لە پێشینەیە کە لە هەمویان ناجێگیردرا. دواتر کۆدی زەردمان هەیە کۆدی زەرد بۆ ئەو کەسانە دێ کە ئێسکێکیان شکابێت یاخود توانای جوڵیان نەمابێ بە جۆرێک لە جۆرەکان کەوتبێتن خوێنبەربوونێکی کەمیان هەیە بەڵام لە دۆخێکی زۆر ناهەموارە نین واتە هەناسەیەن و ئاگیان لە خۆیانەوە. دواتر کۆدی سەوزیشمان هەیە کۆدی سەوز بۆ ئەو کەسانە کە تەنها بابەتی برینێکی کەم و ڕوشانی پێست و ئەوانیان هەیە بەڵام ئەوان شەر بە جۆرێ لە نەخۆشدانین و پێویستە چارەسەریان بۆ کرێت لە دوای ئەوەی کە کۆدی سوور و کۆدی زەرد چارەسەری بۆ کراوە بەداخۆ کۆدی ڕەشیشمان هەیە کە بۆ ئەو قوربانیانە دێکە گیانیان لە دەستداوە تاوەکو پزیشکان بزان ئەمانە گیانیان دەستدا و هیچیان لەگەڵا ناکرێت کە ئەم پۆلێنکاریە زۆر گرنگە لەم بارودۆخە فریاگوزاریانە تاوەکو تیمەکانی تەندروستی بزانن پێشینە بەکێ ئەدەن چارەسەری کێکن و پاشینەش بەکێدەن کۆتایی یا بەرەو چارەسەری کامیان بڕۆن. ڕاستە دەستۆش ڕاستانجا هەواڵێکی ترمان ئامادەیە لەسەر جومگەکان و ڕەمەزان بابزانین ئەم هەواڵاڵێت چی فەرمون. پێکردنی مانگی ڕەمەزان سیستەمی شێداری جەستە گۆڕانکاری بەسەردادێت کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر نەرمی جومگەکان و کرکراگەکان هەیە. پزیشکانی پسپۆڕی ئێسک و جومگا ئاماژە بەوە دەدەن کە شلەی جومگەیی لە کاتی ڕۆژوودا بەهۆی کەمبوونەوەی ئاو لە جەستەدا چڕ دەبێتەوە. بە گوێرەی تۆژینەوەیە کە لە زانکۆی تۆکیۆ لە ژاپۆن ئەنجام دراوە دەرکەوتووە کە کڕکڕاگەکان لە کاتژمێرەکانی کۆتایی ڕۆژوودا تووشی جۆرێک لە وشکبوونەوەی کاتی دەبن. ئەمەش ئەگەری لێکخشانی ئێسکەکان و دروستبوونی ئازار لە ئەژنۆ پشتا زیادەکە. ئامارەکان نیشانی دەدەن ئەو کەسانی لە نێوان بەربانگ و پاشێودا کەمتر لە 2 لیتر ئاو دەخۆنەوە بە ڕێژەی لە 140 زیاتر هەست بە ڕقبوونی جومگەکانیان دەکەن لە کاتی هەستان و دانیشتندا. توێژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی کە کڕکڕاگەکان وەک ئیسفنج کار دەکەن ئەگەر شلەی پێویستیان پێنەگات توانای هەڵمژینی فشاریان کەم دەبێتەوە. پزیشکان ئامۆژگاری ڕۆژوانان دەکەن کە بۆ پاراستنی جومگە و بەستەرەکان پێویستە لە ژەمی پارشێودا بایەخ بە خواردنی دەوڵەمەند بە پۆتاسیۆم و مەگنیسیۆم بدرێت کە بە زۆری لە مۆز و چەرەساددا بوونیان هەیە چونکە ئەم مادانە ڕێگری لە گرژبوونی بەستەرەکان و دروستبوونی هەوکردنی جومگەکان لە ئەنجامی وشکبوونەوە دەکەن. بەڵێ وەک پێشووتریش ئاماژەمان پیاوە جۆری خۆراک زۆر گرنگە بۆ پاراستنی تەندروستی و بەتایبەتی لەم ڕۆکەباسی ئازاری جومگەکان و ئازاری کرکراگە و کێشەی کرکراگەکانەکەین لەم هەواڵەشا دەرکەوتووە کە ئەگەری دروستبوونی ئەم ئازارە
لە مانگی ڕەمەزان و بەتایبەتی لە کۆتایی شکاندنی ڕۆژ و یاواتە لە کۆتایی ڕۆژەکەیە زۆر زیاترە بێ. جا توێژەران ئاماژە بەوە دەدەن کە پێویستە ئەو خواردنانی کە پۆتاسیۆم و مەگنیسیۆمیان بە ڕێژەیەکی بەرزیە بە ڕێژەیەکی زیاتر بخورێ لە بەربانگ و پارشەوە. ئەمەش لە پێناو ئەوەی کە ئەم کێشانە کەم بێتەوە و بە تایبەتی وەک لە هەواڵەکەی وتمان لە مۆز و لە چەرەساددا بوونیان هەیە. بەدەر لەمانەش کۆمەڵێک خۆراکی تر هەیە کە ئەکرێت هاوڵاتیان سوودی لێبینە. ڕاستان زۆر شت کە من لە وڵاتی خۆمانی ویسم لەلایەن چارە خوازانەوە لەلایەن کە سوکاری خۆمانەوە ئەویش ئازاری ئێسکە ئازاری ئێسک و زۆر کات کە پشکنی نەکەنم چارە خوازانە کەمی ڤیتامین دییان هەیە لە کاتێکە ئێمە وڵاتی خین خۆرەگەمان زۆر باشە بەڵام زۆربەی چارە خوازەکان و بەتایبەتی ئافرەتان ئەبینین کە کەمی ڤیتامین دییان هەیە و زۆربەی کات ئەڵێن کە گیانمان بە تەواوی ئێشێ یان ئێسکەکانمان ئێشێ. جا ئەم بابەتانە بەوردی لەگەڵ دکتۆرەکەمانە باسەکەین بۆی کە بزانین هۆکاری ئەم کێشانە چییە و چارەسەرەکەی چییە. زۆر باشە. جا ئەلەند بابەتی هەڵمژینی ئاو کە لەم هەواڵەیە خاتە ڕوو بابەتی ئەوەی کە چۆن جومگەکان چۆن دیسکەکان ئاو هەڵەمژن زۆر جار زانیاریەکەیە کە خۆمان ڕەنگە نەمان بیست بێش لە شەوانە بەگشتی ڕێژەی هەڵمژینی ئاو بۆ ناو دیسکەکانی بینی بڕبڕەکان زۆرترە بێ هەر بۆیە کە بەیانیان لە خەو هەڵپسی ئەگەر باڵات بپێوی بەراورد بە دواتری ڕۆژەکە عەسر و ئێوارەکەی بەگشتی سانتیمێک بۆ دوان باڵامان بەرسرە. ئەم بڕبڕەی پشتکە لە بەردەستی منایە بەگشتی ئەم لینجیە کە ئەکەوێتە بینی هەر یەکێک لە ئێسکەکانی بڕبڕەکان بریتە لە دیسکەکان. ئەم دیسکانە کۆمەڵێ فەرمانی زۆر گرنگیان هەیە لەوانە ئەو شلەی کە هەڵیەمژن بەشێکی بۆ ئەوەیە کە ئەو زەبر و ئەو هێز و ئەو شارە زۆرەی کە لە ڕۆژە ئەکەوێتە سەر بڕبڕەکانی پشتبان کە یەکەم هەڵمژینی وزە و یەکەم وەرگرتنی کێشی جەستە لە ڕێی بڕبڕەکانەوەی بێگومان دواترە گوازرێتەوە بۆ قاچەکان و لە کۆتاییە. ئەم شلەمەنی کاکەوێتە بینی ئەم دیسکانەوە زۆر گرنگە بۆی کە بتوانێت وەکو ئیسفنجێک ئەم زەبرە هەڵبمژێ کە ئەم زەبرەی وەرگرت و هەڵی مژی چیتر ئەو کێشە زۆرە کار ناکا لە جستەی مرۆڤ بۆ بێگومان وەکو باسمان کرد وەکو نوشتانەوەش دەورێکی تریان هەیە کاتێک ئەم بڕبڕەیە بەم دیوا بنوشتێتەوە یاخود بەو دیوا بنوشتێتەوە بێگومان ئەم دیسکانە هاوکارن لەوەی کە لایەکی زیاتر بچەمێتەوە لە لاکەی تری بە وێنەوەی کە ئەگەر بێت وەم بڕبڕەیە بەلای ڕاستە بشکێتەوە بەلای ڕاستی منە ئەوە بەم لایە زیاتر لای ڕاستی دیسکەکانی ئەنوشتێنەوە لای چەپی بەرزترە بێتەوە بۆی کە هاوکاری جستەکە کە بەم شێوەیە بنوشتێتەوە و بەلاکەی دیکەشە بێگومان بە هەمان شێوە گەر بێت و بەم لایە بچەمیتەوە ئەوە زیاتر هاوکاریەوە بن کە بە لای چەپە هەڵمژینەکە زۆر ببێ لە بینی دیسکەکانی بڕبڕەکانەوە بۆ پێشەوە بۆ دواوەشەوە هەمان شتە کەواتە ئەرکێکی زۆر گرنگیان هەیە و یەکێک لەو بابەتانی کە لە ڕەمەزانە پێویستمان بە ئەو خواردنەوەیەکی زۆرە لەبەرەوەیە کە ئەم دیسکانە شلەمەنیەکی زۆر لە خۆگرن واگەر بێت و لە بینی ڕۆژوشکاندن هەتا پارشێوکردن ئاوێکی زۆر بە نزیکەی دوولی تێنەخۆینەوە ئەو زیانێکی تەندروستی بەم دیسکانە ئاگەین و بەگشتی بەجەستە. دەستخۆش ڕاستانجا وەک ئاماژەمان پێە پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە لە نێوان ئاسی ڤیتامین دی و کالسیۆم و تەندروستی ئێسکە. هەواڵێکمان لەسەرم بابەتە ئامادەیە بابێک کۆ بچینە لەم هەواڵە. تەندروستی ئێسکەکان پەیوەندیەکی بەهێزی بە ئاستی کالسیۆم و ڤیتامین دی و هاوسەنگی ترشی خوێنەوە هەیە کە لە مانگی ڕەمەزاندا گۆڕانکاریان بەسەردادێت. توێژینەوەیکی نوێی زانکۆی شاسەعود کە لە گۆڤارە نێودەوڵەتیەکانی تەندروستیدا بڵاوکراوەتەوە باس لەوە دەکا کە گۆڕانی کاتی ژەمەکان دەبێت هۆی گۆڕان لە ئاستی دەردانی هۆرمۆنی پاراسایرۆید کە بەرپرسە لە ڕێکخستنی کالسیۆم لە ئێسکەکانە. توێژینەوەکە دەریخستووە ئەو ڕۆژوانانەی لە ژەمی بەربانگدا بڕێکی زۆر شکر و سۆدا بەکاردێنن جەستەیان ناچار دەبێت کالسیۆمی ناو ئێسکەکان بەکاربهێنێت بۆ هاوسەنگکردنی ترشی خوێن و ئەمەش بە تێپەڕبوونی کات دەبێتە هۆی لاوازبوونی چڕی ئێسک. توێژینەوەکە ئاماژە بەوە دەدا باشترین کات بۆ وەرگرتنی ڤیتامین دی لە ڕەمەزانە چەند کاژمێرێک دوای بەربانگە و لەگەڵ ژەمێکی چەوریدایە بۆ ئەوی باشتر بمژێ. هەروەها دەریش کەوتووە ئەو کەسانی پارشێو ناکەن بەهۆی کەمبوونەوەی وزە و پڕۆتینەوە بەستەرەکانی دەوروبەری جونگەکانیان تووشی سستی دەبن و ئەگەری پێکانیان لە کاتی جوڵی کتوپڕدا زیاد دەکا. بە گوێرەی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO و ناوەندە پزیشکیە نێودەوڵەتیەکان نەخۆشیەکانی پەیوەست بە ئێسک جومگە و بەستەرەکان یەکێکن لە مەترسیدارترین گرفتەکانی سەدەی 21 بە جۆرێک کە لە ئێستادا زیاتر لە
1.7 ملیار کەس لە سەراسەری جیهان بەدەست کێشەکانی ماسوولکە و ئێسکەوە دەناڵێنن. لەم نێوەندەشدا ببوورە داخورانی کڕکڕاگە و لاوازبوونی بەستەرەکان پشکی شێریان بەردەکەوێت بە جۆرێک ساڵانە ملیۆنان کەس بەهۆی لاوازی بەستەرەکانی ئەژنۆ بڕبڕی پشتەوە تووشی پەکەوتنی هەمیشەیی یان کاتی دەبن. جا ئەم هەواڵە تایبەت بە تەندروستی ئێسکەکان و ڕۆژوو ئێمە زۆر جارباز لەواکەین کە مانگی ڕەمەزان خێروبەرەکەتێکە کە ئەتوانین بەکاری بێنین بۆ باشتربوونی تەندروستیمان بۆەوەی کە کۆمەڵە بابەتێری بە دوور بین. بەڵام زۆر گرنگەوەش بزانین کە تۆ بۆ ماوەی 13 ساعت خۆت لە خۆراک و بە دیاریکراوی لە ڤیتامینە گرنگەکانی کە پێویستن بۆ جەستە خۆتی لێ بە دوورەگری پێویستە جۆرێک لەوەی کە تعویزی بۆ بکەیتەوە لەوەی کە بۆی بگێڕیتەوە بۆ جەستە لەم ڤیتامینانە لە بینی کاتی ڕۆژوشکانن هەتا دووبارە بە ڕۆژوبوونەوە پێویستە بخورێن. لەوانە ڤیتامین دی کالیسیۆمەکان کە زۆر گرنگن بۆ تەندروستی ئێسک، ڤیتامین دی کە بەرپرسە لەوەی کە ئەو کالیسیۆمی کە وەریەگری بیباتەوە ناو ئێسکەکان و هاوسەنگیەکە بێت لە بینی پاراسایرۆید و کالسیتۆنین کە دوو هۆرمۆنی سەرەکین بۆ ڕێکخستنەوەی ئەو ڕێژەی کالیسیۆمی کە پێویستە لە ئێسکەکانە هەبێ و کالیسیۆمیش بێگومان ئەو مادە گرنگەی ناو ئێسکەکانە کە بەکاریە بۆ تۆکمەکردن و پتەوکردنتری ئێسکەکان. دەسۆژ ڕاستانجا یەکێک لە خاڵە گرنگەکان کە زۆر بەلام و گرنگە باسی بکەین ئەوەیە کە زۆر کات ئێمە بە نمونە باسی ڤیتامین دی بکەین. ڤیتامین دی لە جەستەمانە لە ڕێژەیەکی باشایە بەڵام جەستەمان ناتوانێت سوودی لێوە بگرێت. یاخود دوێنێ ئێمە باسی کەم خوێنی و کەمی مادەی ئاسنمان کرد بۆ جاری وهەیە ئێمە ئەو خۆراکانش بە ڕێژەیەکی باشە خۆین کە ئاسنیان تەیە بەڵام سەیرەکەی جەستەمان ناتوانێت سوودی لێوە بگرێت. ئەویش بەهۆی ئەوەی کە ڕەنگە لە ڕیخۆڵەوە هەڵ نەمژرێ و بۆ نمونە ڤیتامین سی یەکێکە لەو ڤیتامینانی کە وتمان هاوکاری مادەی ئاسنەکە بۆ هەڵمژین و ئەمڕۆژ کاتی خواردنی ڤیتامین دی زۆر گرنگە چکا بێگومان ئێمە پێویستە ڤیتامین دی لەگەڵ ژەمێکا بخۆین کە ژەمێکی خورس و ژەمێک بێت کە چەوری تیاوێ بێگومان چەوری تەندروست بۆیە گرنگە کە ئێمە بزانین بەگشتی جەستەمان پێویستی بە چییە؟ ئایا پێویستی بۆیە کە خودی ئەو ڤیتامینە زیاد بکەین یاخودی ئەو جۆرە خۆراکە مادەیە زیاد بکەین یاخود پێویستی بۆیە کە گۆڕانکاریە بکەین تاوەکو جەستەمان بتوانێت سوودی لێ ببینێ. دەستە خۆش بێ لەند یەکێکی تر لە هەواڵەکانمان ئاماژە بەلایانی تەکنەلۆژیا و تەندروستی ئێسک و جونگەکانمانەکە. تەکنۆلۆژیا چەندێک سوودی هەبووە یەکێک لە زەرەرەکانی بریتە لەوەی کە جۆرێک لە داڕمان و داخورانی جونگەکانمانی دروست کردووە. جاوا پێکەوە بچینە لای ناوەڕۆکیم هەواڵە بزانین چۆن تەکنەلۆژیا و بەکارهێنانی موبایل و شاشەکانمان بۆتە هۆکاری جۆرێک لە ئازاری پشت و ملمان. لە سەردەمی تەکنەلۆژیاییدا یەکێک لە مەترسیە بەردەوامەکان بەکارهێنانی لە ڕادەبەدەری ئامێرە ئەلیکترۆنیەکانە لەلایەن خەڵکیەوە بە تایبەت گەنجان و منداڵان چونکە بەدەر لە خراپکردنی کوالیتی خەو و لاوازبوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و تەندروستی چاو لە هەمان کاتا مەترسیەکی گەورە لەسەر بەستەر و کڕکڕاگەکان دروستەکە. توێژینەوەیکی زانکۆی ستانفۆرد لە کالیفۆرنیا نیشانی دەدات کە چەمانەوەی سەر بۆ پێشەوە بە گۆشەی 6 پلە پەستانێکی یەکسان بە 27 کیلۆگرام دەخاتە سەر بەستەرەکان و کڕکڕاگەکانی مل. ئەم پەستانە بەردەوامە دەبێتە هۆی کشانی نائاسایی بەستەرەکان و دروستبوونی درزی ورد لە کڕکراگەکانی نێوان بڕبڕەکاندا. دەرەنجامی توێژینەوەکە نیشانی دەدات ئەم نەوە نوێیی ئێستا بە ڕێژەی 160 زیاتر لە نەوەکانی پێشوو تووشی داخورانی کتوپڕی جونگەکانی مل و شانیان دەبن. پزیشکانی ئێسک و جونگە هۆشداری دەدەن کە ئەم جۆرە داخورانە دەبێتە هۆی تێکچوونی هاوسەنگی گشتی جەستە و دروستبوونی ئازاری درێژخایانی سەر. هەر بۆیە بۆ پاراستنی بەستەرەکانی مل پێشنیارەکرێت کە موبایل لە ئاستی چاودا بەکاربێنرێ و ڕۆژانە وەرزشی تایبەت بە بەهێزکردنی ماسوولەکانی پشت ئەنجام بدرێت.
چونکە ماسوولکەی بەهێز وەک قەڵغانێک کارەکە بۆ پاراستنی بەسەر و کڕکڕاگەکان و لە شۆک و پستانی ناپێویست. ئەم توێژینەوەیە جەخت دەکاتەوە لەوەی کڕکڕاگەکان لە ناوچەی ملدا زۆر ناسکترن و هەر زیانێک پێیان بگات چاکبوونەوەیان زۆر ئەستەمە و پێویستی بە کاتێکی درێژخایان هەیە بۆ چاکبوونەوە. بەڵێ جاوەک لەم هەواڵەیە خراە ڕوو بەداخەوە ئەم نەوە تازێ بە ڕێژەی 16 زیاتر تووشێم گیر و گرتانی جونگەکانە بن و وەک لە هەواڵەکەی باسەکرێت بەکارهێنانی ئەم شاشانە و نوشتانەوەی مل بۆیان بە گۆشەی 60 و زیاتر ئەبێتە هۆکاریەوەی کە دواتر لە بڕبڕەکانی مل و بەگشتی ئازاری جونگە و پشت و ملمان بۆ دروستکە کە هیوادارم بتوانین لەم ولا بەکارهێنانی ئەم شاشانە لە ئاستی چاومانابێەوە بەرزی بکەینەوە و ئەگەر کرا بۆی نەنوشتینەوە ملمانی بۆ شۆڕ نەکەینەوە باشترە تاوەکو تەندروستی ئەو جونگانەمان بەگشتی بپارێت. ڕاستان هەندێک جۆری ستاند هەیە کە ئێستا هاتووە هەندێک جۆری ڕاگر کە ئەتوانن هەم خوێندکاران هەم هاوڵاتیان ئاسایی ئەتوانن ئیسفادی لێ بکەن سوودی لێبینن بە نمونە زۆر کاتێمە کە دانیشین لەسەر کورسیەک بە جۆرێک پشتمانە چەمێنینەوە تا دەستمان زاڵ بێت بەسەر مێزەکەیە و بتوانین بە ئاسانی بە شێوەیەکی باشتر موبایلەکانمان یاخود هەر ئامێریکی ئەلکترۆنی بێ بەکاری بێنی بەڵام ئێستام ستاندانی کە هەیە پێم وایە کە ئاسانکاری زۆری کردووە و من بینی ویشمە هەندێک جۆریشێ تایبەتە بە پاڵکەوتن بە جۆرێک کە کەڤەرێکی هەیە لەسەر سنگ دانرێت و ڕێک موبایلەکە یانێتە بەرامبەرێ ئەتوانی بە شێوەیەکی ئاسان بەکاری بێنی بەبێ ئەو گرفتە تەندروستیانەمان توش بێت. جا بەم شێوەیە هاتیینە کۆتایی هەواڵەکانی ئەم ڕۆمان بڕگەیەکی مەیدانیمان ئامادەیەوە کە ڕۆژێکی تر بچینە لایەن بڕگەیە. ساڵتان لەبێ ئازیزانم لەوانەیە زۆر جار پرسیارمان کرد بێ بۆچی خورما بە خواردنێکی باش دانرێ بۆی کە ڕۆژەکەمانی پێ بشکێنین. بێگومان چەند هۆکارێکی هەیە ئێستا من بۆتان باسەکەم. یەکەم شت خورما وزەیەکی دەستبەجێت ئاەتەوە تا کاتێک کەسەکە بۆ ڕۆژووە بۆ ماوەیەکی زۆر نانی نەخواردووە کاتێک کە خورما ئەخوات خورما بە خێرایی وزەی ئاەتێ ئەمەش بە پێچوانەی خواردنی تر یاخود خواردنی قورس اینجا جگەلەوە خورما بۆ گەدە باشە کاتێککە تۆ بە ڕۆژووی ماوەیەکی زۆر نانت نەخواردووە گەدەت بەتاڵە گەر بێت و خواردنێکی زۆر شەور یاخود بە خواردنی قورس دەست پێ بکەیت گەدە ئازاری پێدا بەڵام خورما باشترین دەستپێکە بۆ گەدەمان چونکە بە ئاسانی هەرز ئەکرێت و بە ئاسانی وزەمان پێ ئەبەخشێت. جالەوە خورما جگەلەوەی کە شەکری سروشتی تایە کۆمەڵێک مادەی تریتایە بە نمونە پۆتاسیۆم و مەگنسیۆم کە یارمەتی ڕێخستنی لێدانی دڵەدەن و یارمەتی بەهێزبوونی ماسوولکەکانمان ئەدەن و جیالەوە ڤیتامین B و فایبەری شیتایە کە ئەمەش دووبارە یارمەتی بەهێزبوونی جەستەمانیان و جگەلەوە یارمەتی هەرسکردن و وا لە کەسەکەکەن کە تووشی قەبزی نەبێت. جالەوە خورما لە 100 گرامیە 250 کالۆری تایە کەمەش ڕێژەیەکی باشە و بێگومانۆک و شەکری دەستکرد نییە زیانی زۆر بێت جالەوەی کە مادەی تریتیا و ڤیتامینی تریتایە. اینجا ئەگەر باسی گلایسیمیک ئیندێکسەکەی بکەین کە ئەگەر گلایسیمیک ئیندێکس ئەگەر بۆتان ڕوومکەمەوە ڕێژەی بەرزبوونەوەی شەکرە لە خوێنە هەر مادەیەکی شیرین ئەگەر گلایسیمیک ئیندێکسەکەی بەرز بێت ئەو واتای ئەوەیە کە بۆ جەستە خراپە بەڵام خورما گلایسیمیک ئیندێکسەکەی نزم بۆ مامناوەندە. خورما یەکێکە لەو خواردنانە یاخود لەو خواردنانە پۆڵێن کراوە کە گلایسیمیک ئیندێکسەکەی نزم بۆ مامناوەندە واتە کاتێک ئەچێتە جەستەوە بە شێوەیەکی وردەوردە ڕێژەی شەکر لە خوێنە بەرزەکاتەوە ئەمەش وای لێ ئەکات کە مادەیەکی بەسوود بێت یاخود خواردنێکی بەسوود بێت بۆ جەستەوە وە زیانمان پێنەگەێنێت. ئەوە لە ڕووی زانستیەوە توانین بڵێین بەڵێ خورما بە باشترین خواردن دائەندرێت بۆ ئەوەی کە ڕۆژوەکەمانی پێ بشکێنی دەست پێکێک بێ بۆ ئەوەی کە دەست بە خواردن بکەیت بێگومان لەگەڵ ئاوە. اینجا هیوادارم هەمووتان تەندروست بن و ئاگاتان لە تەندروستی خۆتان بێ خوای گەورە ڕۆژوو تاعاتی هەموو لای قوبوڵ بکات خواتان لەگەڵ. سپاس بۆ هاوکارم لیندا بێگومان
ئێمە لە یەکەم ڕۆژی ڕەمەزان و جەخت لەواکەین کە چۆن خورما یەکێکە لە خواردنە زۆر گرنگەکان بۆەوەی کە تەندروستی خۆمان لە مانگی ڕەمەزانە پارێزین لە بە هۆکاریەوەی کە دەوڵەمەنە بەڕیشاڵ و ڕێژەی شەکرەکەی تەندروستە و شەکری ناوخێن بە شێوەیەکی خراپ بەرز ناکاتەوە گشتی. بەڵێ چا ئەم بڕگێ بەدەر لەوەی کە بابەتێکی زۆر جوان بوو ئەو شوێنەی کە تیا ڤیدیۆکەی تیاگراوە زۆر جوانە بەڕاستی کە بەشێکە لە دەستگای میدیای کورسات یەکێکە لەو شوێنانەی کە من زۆر پێی سەرسامم. جا ئەمە بەگشتی هەواڵ و بابەت و بڕگەکانی ئەم ڕۆمان بوو. ئێستاش وچانێک گۆرەگرین بەڵام لەگەڵمانە بمێنەوە چونکە بابەتی ئەم ڕۆمان پەیوەندی هەیە بە ژیانی هەمومانەوە. ئەگەر بە خودی خۆشمانەوە نەبێ بێگومان پەیوەندی هەیە بە کەسێکی نزیکی خێزانەکەمان کە بەدەست کێشەیەکی تەندروستی بڕبڕەکان و جونگەکانەوە یاخود ئازاری ئێسکەوە بناڵێنێت بۆیە لەگەڵمانە بن ئەگەڕێنەوە لاتان. ئایزان دووبارە سڵاوتان لێبێ گەڕینەوە لاتان و درێژە ئەدەین بە بابەتە تەندروستیەکانمان و تایبەت بە بابەتی خزانی دیسکەکان و ئەوەی کە چۆن بزانین بە دوور بین لەم بابەتانە. دکتۆر ڕۆف ڕەحیمان لەگەڵا کە پسپۆڕی بابەتەکەی زۆر بەخێر بێ دکتۆر زۆر خۆشحاڵم تەندروستیتان باشە مەمنونم سپاس دەکەم زۆر بەخێر بێت. دکتۆر یەکەم پرسیارەتمە لایەوەی کە خودی ئینزیلاق چییە و چییە و چۆن تووشمانە بێ؟ ئینزیلاق ئەگەر بە کوردی بڵێن توانڕێگە بڵێن خزان کە ئەبێت لە پشتە ئەگەر سەیری پشت بکەین لە بینی هەردوو بڕگەیەکە ماوەیەک هەیە بەڵ مەسافەیەک هەیە هەتا کە تۆ ئەگەر ئەشعا بگری ئەو مەسافەیە ئەبینی سەر لێرە دیارە ئەو مەسافەیە بۆژ نییە بەس تۆ لە ئەشعەکان نایبینی. ئەوە دوو مادێتیان مادەیەک فایبەرە کە بە قووەتە لە دەرەوەیە و لە ناویە لە ناو فایبەرەکە مادەیەک هەیە کە بڵێن نیو شلەیە بەڵێ شلێ ئەوکو محەلەبی وایە با بڵێن و ئەمانە چی پێ هەڵن ئەمە بە ئینگلیزی پێیان شۆک ئەبزۆربەر ئەمانە ئەو شۆکەی کە ئەکەوێتە ئەو ئەرکەی کە ئەوێتە سەر پشت ئەیمژن و بڵاوێکەوە بەمداودا لە ژوونکانیشی هەروایە لەبەرەوە ئەگەر هەندی وەختی ئەم مادە فایبەرەی دەرەوە کە مادەیەکی بەقووەتە برینی تەقییانی برین پشتڕا بە تەواوەتی یا بە شێوەیەکی کەم ئەو مادە شلەی ناوەوە ئەخزێت و بەرەو دواوێت عادەتەن بەرەو پاش پشتەوە و بەرەو لایەت پستانە خاتەستە دەمارەکان دکتۆر ئەگەر زەحمەت کێشی بۆی بە ئاسان سەر ئەم دەمارانە و ئەم دەمارانە ئەو بەشە زەردە ئەو دەمارەکەیەتی کە ئەم دەمارانە ئەرکی ئەم دەمارانە چییە؟ هەموو جوڵ ئەم دەماران کێ بۆ پەلەکانی خوارو بڵێ و هەموو جوڵە و هەستی پەلەکانی خوارو بەم دەمارانەیە کەواتە کە ئەمە زەختی کەوتە سەر و گوشترا ئازارەکە لە پشتە و دەست پێکە ئێتە خوارەوە کەواتە ئەکە دەرۆ سێریکەن پێناسەی ئینزیلاغیا و خزانی دەماری پشت ئەوەی کاسی پێکرێ ئازارێک کە لە خواری پشتەوە هەبێت بێت بۆ پەلێک یا هەردوو پەلەکەی خوارو کەیە بۆ پەلێک کەیە بۆ هەردوولا ئەگەر خزانەکە بەلایەکا بێت چ لای دەمارەکە لە چلایەکە و گوشرا ئازارەکەی بۆ ئەو لایە ئەگەر بڵێن بەرەو ناوەند بڕوە ئەو کاتە ئەرگە خاتە سەر دەمارە سەرەکیەکە کە کەسێتە ئەو ئازارەکەی بۆ هەردوولا دیارە ئەومە ترسیداترە چونکە ئەوە ڕەنگە لێکەوتەوەی قورستری هەبێت ئەمە پێناسەی ئینزیلاقە یاکو خزانی دەماری پشتە اینجا دەخۆشەکە هەست بە چیەکە ئەمە زۆر گرنگە یەکەم ئەو کووتمان ئازار لە خواری پشت زۆرتر وایە و ئازارەکە یێتە خوارەوە بۆ پەدی خوارو ئەو لای کە دەمارەکەی لێ گوشتراوە یێتە خوارەوە بۆ بڵێن سمت سەری و ڕان و پووز زیاتر ئازارەکەی لە خوار پووزەوە بێت. دکتۆر مەرجە هەموو جارێم ئازارە بێ بۆ پەلەکان ئاز دەکەم ئازارەکەی تەمانێتە خوارە بۆ پێ ئەگەر ئازارەکە زۆر بێت بڵێم گوشانەکە زۆر بێت سڕبوونی لەگەڵا بە گوێرەی ئەو دەمارەی کە گوشراوە ئەنجا ئازارەکان کەی زۆرە بێت یەکەم کاتی دانیشتنی زۆر کاتی وەستان بە پێوە نوشتانەوە چونکە نوشتانەوە کەچێکی میکانیکیە کە ئەوان نوشێتەوە ئەرکەکە زیاکە گوشارەکە لەسەر دەمارەکە زیاکات و کاتێ نەخۆشەکە بپژمێت یا بکۆکێت یاکو حتا بڵین
دولار ئێوە گەر قەبز بێت و ئەرگل زەخت لە خۆی بکات ئەو چکەوە پستانە خاتە سەر گوشار لەسەر پشت زیاکە و ئازارەکە زیاکە بەڵێ لەبەرەوە بێ ئەو نەخۆشانەی کە ئینزەلاقانەیە نێڕمیان بکەین کە خۆیان لەو شتانە دوورخەنەوە ئەمە زۆر زۆرینگە پرسیارێککە جەناب فەرمووچی باسی ئەوم کرد کە ئایا هەموویشە مەرجەم ئازارە بگوازرێتەوە بۆ پەلەکانی خوارەوە ئەگەر ئینزلاق بێ ئاهەتە خوارەوە ئەگەر گوشانەکە کەم بێتەن زیاد نەوەڵا بەس لە پشتا بێ بەڵێ ینی ئەکرێ بەس لە پشتا بێ بەڵام خۆی من قسەری پێناسەکەم کرد پێناسەکە ئەوەیە ئازاری خواری پشت و هاتە خوارێ بۆ پەلێک یا هەردوو پەلەکەی لای خوار و باسی ئەوم کرد و هەندێکدا سڕی لەگەڵا ئەگەر گوشارەکە بەردەوام بێ و زۆر بێت ئەبێتە هۆی کە بڵێن زیانی دائیمی هەمیشەیی بە دەمارەکانە گەیەنێ و قاچ بێهێزە بێت و لەوانەیە ئەگەر خزانەکە بەرەو ناوەند بێ زەخت خاتە سەر دەمارە سەرکێکە لەوانەیە نەخۆشەکە کۆنتترۆڵی میس پیسایی لەدەست بات ئەمانە هەمووی یەن لە دوای یاوردەوە لەبەرەوە ئەبێ زوو ئەو کەسە ئاگای لە خۆی بێت زوو چارەسەر وەرگێ چونکە ئەمە قابلی چارەسەرە نەخۆشیەکە کە چارەسەر ئەکرێت و زۆر سەرکەوتوشتایە تاوان چارەسەرەکەی دوو چۆرە ئەوەی کە ئێمە یانی بڵین کە کۆنزەرڤەتی پێڕێن بەتوبی کە بەبێ عملیات خۆنەخواستەگە زۆر بوو ئەو کاتەدا هەندێک کاتە ئەگاتە ئەوەی کە پێویستی بە نەشەرگەری هەیە دەستۆش دکتۆر بەگشتیە سەر چارەسەریش بەس دکتۆریشێک لەو شتانی کە من زۆر ئەیبیسم لە ناو چارەخوازانە زۆر کات ئەڵێن دەست و پێم سڕە ئەڵێ بە جۆرێک سڕەکەیتر ناڕەحەت مەکە ئەمە هۆکارەکە ئینزیلاقیان هۆکاری تری هەیە یۆبگرە خۆتۆ هەموو نەخۆشیە سڕی تەنیا هۆکەی ئینزیلاق نییە بەڵێ هەموو نەخۆشیەکی بڵێن دەمارەکان لەوانەیە سڕی بکات ئازار بکات ئینزیلاقیەکە لەوانە لەبەرەوە هەڵختێ لەبەر ئەوە ئەبێ هەموو نیشانەکان هەبێت چەند نیشانەی بە تو ئەزانی نەخۆشی بە یەک نیشانە دەستنیشان ناکرێ ئەبێ کۆمەڵێ نیشانە بێت اینجا دوای ئەوە پێویستش بەو شتانەیە کە لە بەردەستایە وەکو ئەشعا وەکو MRI بۆ ئەی بگەیتە کۆتایی بڕیار بەڵام تەنیا هەندێک جار مەسەن دەمارێک لێرا ئەو گوشرێ ئەو دەمارێککە پێیان دەماری ناوەڕاست ئەو سێپەنجەیە سڕە بێ ئەمە خۆ ئینزیلاق نییە ئەمە خۆ دیا اینجا ئەوەی کە لە پشتان ڕوئا زۆر ئەگەری هەیە کە لە ملیشان ڕووبات بە هەمان شێوە ئەگەر لە منەوە دەمارەکان گوشە ئازارەکەیتە خوارەوە بۆ دەفەیشان بۆ شان و بۆ دەست ئەگەر لە پشتان ڕوویە یەتە خوارەوە بۆ سمت بۆ ڕان بۆ خوارەوە بۆ شیجار ئەژنە و بۆ پێ کاتە ئەوەنی تێگەیشتم لە پەلەکان لە بەتایبەتی لە قاچ ئەکرێت سڕبوونەکە لە هەر شوێنێکی قاچان ڕووبە بە جۆرێ ئەو دەمارەیە بە جۆرێ ئەو دەماری عەسەبەیە کە ئەرکی لەسەرەکە گوشراوە ڕاستە کە دەکام لاوە گوشرا زۆری اینجا شتێکی کە ڕوە مەسەن ئەگەر بڵێم ئەسوان ئێستوو بێت ئەگەر لە ساکرڵ نازانم بەشی خواری خوارەوە بێت ئەو وای لێ کە دەمارەکان بێهێزە بێن خۆشەکە ناتوانێت قاچی بەرزکاتەوە پێڵێن کەوتنی پێ بڵێ کەوتنی پێ کە نەخۆشەکە ڕۆ ناتوانێت قاچی بەرزکاتەوە قاچی لە زەویەکە ئاخشێ ناتوانێت بەرزی کاتەوە چکەم دەمارە گوشتاوە دەماری پێنجەم کە قاز کە لە ڕۆیشتە پێ بەرزەکاتەوە کە دەمارەکە هێزی نەما ناتوانێت بەرزی کاتەوە ڕاست بەرەوە کێشەیەکی زۆر گەورەیە دکتۆر زۆر گرنگە بزانین هۆکارەکانی چییە لای خۆمان کێشی زۆر هەڵگرتنی شتێک کە کێشی زۆر بێ ئەمانە زۆرە وترێ بە دیاریکراوی باسی باوترین هۆکارەکان و گرنگترین هۆکارەکانمان بۆ بکە وڵای هۆکارەکان یەکەم نوشتانەوەیە بە شێوەیەکی نادروست شتی قورس هەڵگرتنە کێشە لەبەرەوە ئێمە ئەوەی کە ئێمە ئامۆژگارین خەڵک بکەین کەشتی قورس ئاوارڕێک نەنوشتێنەوە بە شێک شێ ئەژە بنوشتێنەوە اینجا هەڵیگرن ئەو شتێکە هەڵی ئەگرن لە توانای خۆیان نابێ زۆر قورس نەبێ و تا نزیک بێت لە خۆیان ئەرگ لەسەر پشت کەمترە بێتەوە بەڵێ وڵای هەندێک جار کەواتە تۆ شتێک کە بەرزیەکەیتەوە هەتا لە خۆت نزیکتر بێ بۆ مەسەلەیەکی فیزیاویە چونکە وەزنەکە ئەبێ بە تۆرک ئەو کاتە بەڵێ ئەبێ بە زەخم نازانم هێزێکی زۆرتری پێویستە کێشەکە زەر بکرێت لەو مەسافەیە کە دوورە بەڵام ئەگەر نزیک بێ ئەوە کەمترە بێتەوە بەڵێ بەگشتی شتێک کە لە خۆت دوورتر بێ هێزێکی زیاتریکەیتەوە و ئەو شت کە لەتوانێت بێ بژێکی دروست هەڵگیریان تۆز کە ئەیکەیت تۆزە ئاوە ئەژنۆ بنوشتێنیتەوە اینجا هەڵگیری نەگێک سەر ئاوە
بەم شێوەیە ڕێک بنوشتێتەوە یعنی ئەگەر ئاوا نوشتایەتەوە ئەوە قورسترە ئەگەر ئاوا نوشتایەتەوە ئەو هەر زۆر خراپترە کە زیاترەکە لەسەر پشتێ اینجا یەکش لێرایە حەزەکەم بیزان بۆ پێشێشە بە شێوەی گشتی وەستانی زۆر بۆ ماوەی دوور و درێژ بە بێ جوڵە و دانیشتنی زۆر ئازاری پشت زیاکات لەبەرەوە ئێمە ئامۆژگارین بۆ هەموو بێنەرانی بەڕێز ئەوەیە کە بۆ ماوەیەکی زۆر دوور درێژ دائنیشن پشتێ بخەنە پشتەوە پاڵی پێوە بن نەیەڵن ماوە لە بینی پشتیانە لە بچووکە خواری پشت کەوانەیەکی تەیە ئەمە کە جەنابتە نەبین ئەم کەوانەیە پڕکەنەوە نەیەڵن ئەو کاوانێ بۆش بێ بۆ ئەوی زۆر ئەرگ نەکەوێتە سەر دەمارەکەت کاتە دکتۆر بەگشتی میکانیزمی پشت ئینزیلاق ئەوەیە کە مەسەلەن پەستانێکی زۆر ئەرکێکی زۆرەکەوێتە سەر ئەو کڕکڕاگەی و لەبەرەوە تووشی ئەو ئازارەمانەکە لەوانەیە کە کچی قوچکە ئەرگ کاتێ سەری چکە ئەزانکی ئەوە شتێکی فیزیاویە لە دانیشتنە ئەرگ لەسەر پشت زیاترە لەوەستانە کەمترە بەڵام کەکە بڵێن بە تۆنە نەک بە کیلۆ با بزانن کە زۆر زۆر لەوە زیاترەکە خەڵکی زانێ لەبەرەوە ئاگەر لێ بێت کە تۆش ئەرگەکە زیاکەی وای دەکەی کە ئەم مادەی کە لە دەرەوەی پتەقێ ینی برینال بێت و پتەقێ بشڕێت لەبەرەوە ئەو مادەی ناوە ئەنسابلەی خوار هەندێشتی کە هەیە هەندێک جار گۆڕانکاری کە لە برگەکانە ئابێت کە پێڵن سوان کە سوان ئەبێت لە بینی برگەکانە ئسخانی بچووک دروست دەبێت لەم بینانەوە لەم بینە ئەمە ئەبێتە هۆی گوشار لەسەر دەمارەکان و ئازارەکەیێتە خوارەوە کەوپی کەسە پێڵێن سۆفان ئەگەر جەنابتان حەسان کرد تۆ زێ باسیەکەن ئەو زیاتر لە برگەکانی پشتابێ لە ملا ئەبێ و لە ئەژنۆکانان زۆرە بێ دەستخۆش دکتۆر ئەگەر باسێکی شێوازی خەوتن و شێوازی پاڵکەوتن و موبایل بەکارێنا خەوت ئەگەر تەبیعی باجێکەکە زۆر زۆر نەرم نەبێ زۆر کەس ئەترسیان و دۆشەکانی کە ئێمە هەمانە ئەوە مشکلە نییە ئەو دۆشەکەی ئەوەنە نەرم بیوای بکات پشت بنوشتێتەوە ئەوە خراپە دووهەم ئەگەر ئەو نەخۆشە ئازاری هەبێ باشتر وایە ئەگەر لەسەر تەنیشت خەوت پشتێ بخاتە بین دوو قاچی بۆی قاچی یەکتری نەبڕێ بەسەرەکان نەڕوان لەوە ئەرکێکچکە ئەو بڕینە ئازارەکە دەمانەکە ڕاکێش و ئازارەکە زیاکە ئەگەر بەسەر پشتا خەوت پشتێکی بچووک وەکو خاولێک دووسێقەیکە بێخاتە خواری پشتیەوە وەکو پێم وتن بۆ ئەی کە ئەو کەوانەیەی کە لە خواری پشتایە پڕی کاتەوە چونکە ئەو کەوانەیە تاخت دەبێ ئازار شتێکی کەشمان بیستووە کاڵێ سەرینێ گۆشەی بخەیتە بینی قاچەکانتەوە گەر لەسەر لاکان بخەویت و ئەخرەوە هەیە سەرینێکگە پشتێک گۆشەیەک یانیشتێ بێ ئەمە نەبێ واکە کە قاچی بڵێن یەکتری نەبڕێ بکەوێتە سەرێک بۆ شێوێن ئەوە شتێکی زۆر باشە اینجا ئەبێ ئاگامان لە خۆمان بێت لە نوشتانەوە لەشتی قورساڵگرتنە لە ڕۆیشتنە بەڵام ڕۆیشتن بە شێوەیەکی ڕێکوپێک ئازار کەمەکاتەوە نەگزاییەکە بەرەوە کەینە سەر چارەسەری ئەوە نەخۆشیانی کە بەبێ ئەمەلیات دائیمەن ئێمە کۆن ئەگە بچین بۆ چەند ساڵە لەمە پێش ئەمانوت ئەو کەسێک کە ئینزیلاقی بێ 3 هەفتە لە جێگا بکەوێن نەجوڵێ بە هیچ جۆرێ حتا هینم بۆ دانا قاسم بۆ ڕایکەژە پێیان و تراکشنی دەبانەوانە ئێستا نەڕۆی ڕۆیشی چی نەماوە بەڕۆی ئێمە داوای لێکن کە بجوڵێن بەڵام جوڵەیەکی لەسەر خۆ نەنوشتێنەوە شی قورساڵ نەگرن خۆیان پارێزین لە کۆکە لە پژمە ئەلەو شتانە بوتمان لە خەبزی بەڵام بجوڵێن بە شێوەیەکی ڕێکوپێک کە نیشتیشن پشێ بخەنە خواری پشتیان و ئەگەر بەسەر پشتا خەوتن و پشێ بخەنە بینی قاچیان ئەگە بەسەر لا خەوتن و ئیتر هیچ کێشە نابێ وردە چاگەبنەوە چونکە ئێسێ دەرکەوتووە کەمانەوەی زۆر لە جێگا بە ترسەکەی زۆر زۆرە لەوە زیاترەکە ئینزیلاقەکە خۆی دەستخۆش دکتۆر یەکشت زۆر گرنگە کاتێک کە هەر نەخۆشی دەستنیشانەکرێ و ژۆیە بزانین چێن ئەو کەسانی تووشێن بابەتە بن مەسەلەن لە ڕەگەزی دیاری کراو لە تەمەنی دیاری کراو لە پیشەی دیاری کراو کێن ئەو کەسانی پێویستە ئاگاداری خۆیان بن وەڵاهی من سپاس دەکەم ئەو پرسیارێکی زۆر گرنگە زۆر گرنگ یەکەم بە ئەزمموی من بۆ پزیشکی کە زۆر زۆرە بەڵێ نەخۆشیەکان زۆریان پەیوەندیان بۆ مانەوە هەیە بە وێڕاستەوە هەیە تا چەندێ دکتۆرە لە ئینزیلاق ناتوانانی بڵێ چەنە لە نەخۆشەکانی کار متوانم پێ بڵم بەڵام لێرا ناتوانم بەڵام لە ساسە علاقی بۆ من خێزانم دیوە چەندانەیەکیان ئینزیلاقیان هەبووە لەبەرەوە ئەمە گرنگی خۆی هەیە
طبعا ئەبێ ئەو کەسانی کە لە خێزانەکانیان ئەم نەخۆشیانەیە خۆیان لەو شتانەی کە باسمان کرد پارێزن. ئەمە یەکەم و ئەمە نەخۆشیێکی زۆر باوە زیاتر لە گەنجا بێ ئەمە مەترسێکەیە لەو تەمەنەی کە ئیشی قورزەکەن لە ئینسانی بەرهەمدارە زیاتر و لە پیاوە زیاتر لە ئافرەتی شابێ لە مناڵە زۆر کەمە بەڵام هەر ئەبێ من دیومە لە مناڵە لە عمری 12 ساڵیا بینیمە بەڵام کەمە لە مناڵە زیاتر لەو ئەمرا بێ کە ئەو کەسە بڵێن زۆر چالاکە ئیژەکات کەواتە بە پێزمونی جەنابە بمبورالەن بە پێزمونی جەنابە کەسێک کە لە تەمەنی 20 بۆ 30 ساڵی بێ و ڕەگەزی نێ و ئەرکەکەی قورس بێ تا خۆی تەمەندیە و 20 بۆ تا 45 تەمەنی بڵێن گەنجی وایە نیە لە 45 بۆ 65 ئەڵێن کە ناوەڕاستە و ئەوەی بێ بەپیرە بێ. دەستخۆش دکتۆر ئەو کەسانی کە شۆفێری زۆرەکەن چی؟ ئەو کەسانی کە شۆفێری زۆرەکەن ئەوانە مەترسیانەکە بێتە سەر من یەک نمونەم بیرە کە باسییان کرد ئەوانە مەترسەکە لە دانیشتنی زۆرایە دانیشتنی ئازاری پشت دەکات. باشە دکتۆر یەکێک لەو چارەخوازانی کە ئینسیلاقی هەبوو شۆفێری زۆرە کرد من بیرمەوتی پێیان وتوم کە پزیشکێکی بەڕێز پێی وتبوو کە مەسەرەن ئەگەر سەعاتێک شۆفێریت کرد دابەزا چەند خولەشێک بە دەوری ئۆتۆمبیلەکەی بخولێرەوە کەمێک بجوڵێ ئەمە تا چەندێک کاریگەریە بێ. منیش لەو باوەڕام کەوانی کە خزانی دەماری پشتیان هەیە کە شۆفێریەکەن و ئازاریانە تۆزێ بوەستن و پیاسە بکەن چونکە پیاسەکە ئازار هەرکو وتمان ئازار پیاسەکردن جوڵەی یعنی بە شێوەیەکی مام ناوەن چارەسەرە ئەوە قسەیەکی جوانە یان ئەوەی کە پێی وتۆ ینی زانا بووە. دکتۆر با کەمێ باسی چارەسەرەکان بکەین ئەوەی کە لەناو خەڵکا زۆر باوە چارەسەری سروشتی بە عیلاج تەبیعی ناسراوە تا چەندێک کاریگەرە تا چەندێک ڕۆڵی هەیە لەم بارودۆخەیە؟ زۆر کاریگەرە وەکو پێ ئەو شتانەی خۆ پاراستنەکان ئەوە گرنگە بەڕاستی چارەسەری سروشتی چونکە چارەسەری سروشتی چەند بنەمایەکێ بۆ چارەسەری سروشتی یەکەم ئازار کەمەکاتەوە بەڵێ جوڵە باژەکە وەوا ئەکات دەمارەکان تەبان هەموو ئازارێک کە ئەبێ بابزان بۆ هەمووتان کە هەموو ئازارێکە بێ گرژی ماسوولکە دروستەکە و گرژی ماسوولکە ئازارەکان زیاکاتەوە کەوا چێتەوە ئەڵلقەیەکی داخراو بەڵێ یەک زیاکەنەوە چارەسەری سروشتی لێرە ماسوولەکان خاوە کاتەوە خوێن باشترێنێ بۆ ئەو منطقەیە و ئازارەکەش کەمەکاتەوە و لە هەمان کاتە ئەگەر لە جومگا بێت جوڵەش باشەکە و نەخۆشەکە ئەتوانێ اینجا هەندێ وەرزشی تایبەتی هەیە تەمرین فێری نەخۆشەکە ئەکرێ ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە ئازارەکە کەم بێتەوە و پەستان یا گوشار لەسەر دەمارەکە کەم بێتەوە لەبەرەوە ئەمانە بەکەڵکن. دەستخۆش دکتۆر ئەگەر کەمێکیش باسی جومگەکانی ئەژنۆ بکەین ئێستا دکتۆر کێشەی جومگەکانی ئەژنۆش زۆر باوە ئەمەیان هۆکارەکەی چیەکە بە تایبەتی من ئەوەی بیستومە نازم لەوانە شاڵە بم ئەوەی بیستومە لە ئافرەتانە زۆر زیاتر هەیە ئەمەش پرسیارێکی گرنگە و دوور و درێژە ئەگەر ڕابتانی هەموو حەقی خۆی بینێ زۆر گرنگە. یەکەم ئەوەی کە تۆ ئەفەرموویت طبعاً جومگە حەزەکەم لێرەوە دەست پێ بکەم گرنگترین جومگەی لەش ئەژنۆیە چونکە ئەرکی زۆر لەسەرە و جومگەی ئەژنۆ بریتە لە دوو ئێسکی سەرەکی کە حەزەکەم ئەمە پیشانی بینەرانی بەڕێز بم کە بریتە لەمە ئەمەی سەرەوەیە ئێسکی ڕانە بەڕێن ئەمەی خوارەوە کە ئەمە هی لێ قاچە و ئەم ئێسکەی کەش هەیە کە ئەمە زۆر گرنگ نییە بەڕاستی. اینجا هەموو جومگە چییە؟ جومگە بریتە لە بەیەکگەیشتنی دوو ئێسک یا زیاتر کەماوە لە بینانە هەیە مەسافە لە بینانە هەیە ئەمە پێناسەی جومگەیە وەسەر ئەو ئێسکانە کە ئەگەن بەیەک سەری دوو ئەسک کە ئەگەن بەیەک لە بۆ دروستکردنی جومگە داپۆشراوە بە مادەیە کە کڕاگەیە ئەگەر بتوانین ئەوە پیانی بینەرانی بەڕێز بین ئەمەیە کە ئەم کڕاگەیە حەزەکەن ئاوای لێ بکەین ئەم کڕاگەیە بەڵێ کەم کڕاگەیە نووساوە بە ئێسقەکانەوە بە ئێسکەکانەوە. اینجا حەزەکەم لێرە باسی یەک شتکەن کە گرنگە بۆچی لە کاتی ئاساییە خۆ جومگەکە هەرە جوڵێ ئەجوڵێ و پێی ئەڕۆی حتا ئەگەر دەست بێ ئەگەر مل بێ ئەگەر هەمووی بێ خۆ ئەجوڵێت و پێی ئەڕۆی بۆ ئازاری نییە. ئەم کڕاگەی هەندێک صفاتی خۆی هەیە یەکەم نەخوێنیتیان لە لمفیتەیە
و دەماری عەسەبیشی تایە بەرەو هەست بە ئازار ناکەی چەند ئەرکی لێ بکەی هەست بە ئازار ناکەی بەڵام لەگەڵ ئەمرەیە بە هەر هۆیەکیکە ئەم کارتیلەیجە ئەم کڕکڕێ وردە دائەخورێت کە داخورا وردە تەنگە بێ کە تەنگ بوو چی دروزەکە پارچەی لێ ئەبێتەوە ئەکەوێتە ناو جومگەکەەوە تەمان جومکەکەدا پشتاوە بە چەند پەردەیەک ئەوە کەوای لێ هات ئەو کاتێ چی دەرەکەوێت ئێسک دەرەکەوێت کاتێ ئێسک لە ئێس گەخشێت و ئێسک وەکو ئەوەی کە بڵین کارتیلەیت هەستیتیان نیە هەستیار نییە ئێسک زۆر هەستیارە کاتێک کە ئێسک بەر ئێسک کەوت ئازار دروستەکە دەزەکە بە ئازار ئەی چۆن خۆمان لەمە بپارێزین دکتۆر بڵێ چۆن خۆمانی لێ بپارێزین خۆ پاراستنەکە یەکەم خاڵ قەڵەوی کێش دووهەم جومگانی بەکارهێنانی جومگەکان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێکۆکەوەی زۆر نێنوشتێنەوە زۆر ئەرکی نەخەیتە سەر و هەندێ وەرزش هەیە بیکەی بۆی چکە ئەوانە کە ئەیکەی جومگەکە ماسوولەکان بەخۆ دەکات اینجا کلیدی هەموو جومگەیەک ماسوولەکان دەکە لە سەری ئیشەکەن تا ماسوولەکانی بەخۆتر بێ جومگەکە سەلامەتترە و سەلامەتترە لەبەرەوە ئەمە ئازارەکە کە مەکاتەوە جوڵەی باشەکات و هەستیش بە ئیسراحە دەکەی دەمان دیارە بۆ ئەوە نەیەکەین کە تووشی نەخۆشیەکە بوو نەگیان بەشێری یاعتیادی نایکە اینجا خۆکانی سەوفان زۆرێکیان لەوانە بۆ ماوەیە لە ساسڵ ئەو کەسانی کە بۆ ماوەیان هەیە لە وێراسیان هەیە زیاتر تووشی سەوفانە بن لەوانێ سوانی جومگەکانە بن لەوانەی کە خەڵکانی طبیعی اینجا ئەگەر باسی ئەوەکەین هەندێک جارڕێ ئەی باشە ئەو باشە ئەمە سوالێکی زۆر گرنگە زۆر لەسەر قسەم کردو حتا لە کۆنفرانسەکانە کە لە سەرێکین ئەژنۆ ئەو جومگەیە کە ئەرکی هەموو جسمی لەسەرە لەگەر خواردتر و سەرترا وە قساسە باشە هەندێک لە جۆری سوان لە ئەم جومگانە ئاوێ جومگەکانی دەست ئەی بۆچیە بێ خۆ ئەم جومگەی زۆر ئەرکی لەسەر نییە لەبەرەوە بۆ ماوە زۆر کاریگەرە ئەگەر سێریکی ئەو نەخۆشانەی کەوان ئەم لاولای پەنجەکەیان تۆزێک هەڵاوساوە پێڵن هێبەردێن نۆت هەڵاوساوە ئەوانە ئەو جۆریان لە ساسڵ بۆ ماوەیە جا دکتۆر ئەوانی کە بە بۆ ماوەی ئەم تووشێم کێشانە بن ڕێکاری هەیە تا بتوانن خۆیانی لێ پارێزن بۆچی ئەوەی کە بۆ ماوەیە چۆن خۆی پارێزی ئەو لە جینایە تاوی تر هیچ لە جینایە بەزە بێ چارەسەری هەیە چارەسەرەکەی تو ئەرزم کرد یەکەم دەرمانە دوم خۆ پاراستنە سێهم چارەسەری سروشتیە زۆر کاریکە ئەگەر بۆ ئەژنۆ قسەکەم یا بە جومگەکانی مەسەن سمت قاز ئەگەر هەر ئەوانە هیچی چارەی نەبوو جومگەکەیە بڵێن نەشتەرگەریە بۆ جومگەکە و ئێستا لە ئەژنۆ کە لە هەمان زیاترە گەیشتە ئەو چارەیەک گەیشتە ئەو ڕادەیە کە ئیتر هیچمان بۆ نەکرا گۆڕینی جومگەکەیە زۆر باشە دکتۆر سپاس بۆ تۆ کاتەکەمان کۆتایی هات دەستی جەنابەت خۆش بێ زانیارەکان زۆر بەسوود بوون بەنامەکەشمانە زۆر پڕبایەختر کە سپاسی بەڕێستەکەم زۆر سپاسانەکەم هیوادارم ئینشەڵا شێکی سوودبەخش بێ بۆ هەموو بینەران و بیسەرانی خۆشەویست بە هەموو لایەک زۆر سپاس بۆ دەستبەر دووبارە سپاس بۆ دکتۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون بە هیوام ڕۆژ و پەرستشی هەموو لای قبول بێ ئێستاش کاتی بانکی پیرۆزی ئێوارەیە ئەچینە لای بانک